سڵاوتان لەبێت. بەیانی ئەمڕۆ بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عراقی گڕی لە بازاڕەکانی ئاڵوگۆڕی دراو بەردا و هەر 100 دۆلارێک 4000 بۆ 5000 دینار چوە سەر نرخەکەی. ناجێگیریەکەشی تا ئێستا بەردەوامە. ڤار بە دوواداچوونی بۆ هۆکاری ئەو بەرزبوونەوە خێراییە کردو لەگەڵ زیاتر لە سەرچاوێکیش قسەی کردووە. ئەوان دوو هۆکاری سەرەکیان باس کردووە کە بوونەتە هۆی دابەزینی خێرای بەهای دینار و بەرزبوونەوەی دۆلار. دەڵێن هۆکارەکان سیاسی و ئابووری، بەڵام ڤار لە گرافیکێکدا دیارترینیتان بۆ دەخاتەڕوو. یەکێک لەو هۆکارانەی کە ئەمڕۆ وای کردووە بەهای دۆلار بەرز ببێتەوە بەرامبەر بە دیناری عراقی پشوەکانی سەری ساڵ و کەمبوونەوەی دۆلارە. بەهۆی پشوەکانی سەری ساڵەوانێ بانکەکانیش نەبوو، دۆلاریش نەخراوەتە بازاڕەوانێ. ئەمە بە یەکێک لە هۆکارەکان داندرێت ترس لە دەستکاریکردنی بەهای دراوەکان لەلایەن بانکی ناوەندیەوە، واتە لە ماوەکانی ڕابردوودا دەنگۆی ئەوە هەبوو کە سفری سەرپارەکان لا ببرێت. ئەمەش یەکێکە لەو هۆکارانەی کە ئەمڕۆ وای کردووە نرخەکەی ناجێگیر بێت. زیادکردنی باج لەسەر ئۆتۆمبیل بە ڕێژەی لە 15 واتە و باجی کە لەسەر هاوردەکردنی ئۆتۆمبیل هەبووە لە 15 زیادی کردووە. یەکێک لە هۆکارەکانی دیکە زیادبوونی خەرجەکانی عراق، واتە عراق هەم فەرمانبەری دامەزراندووە هەم لەگەڵەوەشدا پلەی فەرمانبەری بەرز کردوێتەوە. ئەمە بۆتە هۆکاری زیادبوونی خەرجەکانی عراق. ترس لە دەرنەکردنی یاسای بودجەی ساڵی 2026 واتە ترس هەیە کە عراق نەتوانێت یاسای بودجەی ساڵی 2026 دابنێت. یەکێک لەو هۆکارانەی دیکە کە ئەمڕۆ وای کردووە نرخی دۆلار یاخود بەهای دۆلار ناجێگیر بێت، دابەزینی نرخی نەوتی خاوە. نرخی نەوتی خاو لە ئێستادا دابەزیوە. ترسی حکوومەتی عراقیش ئەوەیە کە ئەم دابەزینە بەردەوام بێت، ئەما بێتە هۆی کورتێنان لە بودجەدا. و لە بەرامبەریشدا یەکێک لە خاڵەکانی دیکە ترس لە هێرشی ئەمریکا بۆ سەر گروپە چەکدارەکان لە ماوەکانی ڕابردوودا. ئەمریکا هێرشی یاخود پەیامی ئەنار هەڕەشەی ئەنار بۆ سەر گروپە چەکدارەکانی عراق. ئەمە ئەم هۆکارانن کە وای کردووە کە ئەمڕۆ بەهای دۆلار ناجێگیر بێت. بە گوتەی سەرچاوەیەکی ڤار بەرزبوونەوەی بەهای دۆلار بەردەوام دەبێت و ڕەنگە بگاتە سەر و 150,000 دینار. بانکی ناوەندی عراقیش بە فەرمی لەسەر ئەم گۆڕانکاریە هیچی نەگوتە و هیچ ڕێکارێکی نوێشی بۆ ئاساییبوونەوەی بووبرن بۆ ئاساییبوونەوەی بازاڕی ئاڵوگۆڕی دراوەکان نەگرتووەتە بەر. ئەم گۆڕانکاریە خێراییە لە بەهای دۆلار شڵەژان لە بازار دروست دەکات و دەبێتە هۆی بەرزبوونەوەی هەڵاوسان و نرخی کاڵا و شومەکەکان. یەکێکی دیکە لەو سەرچاوانەی ڤار قسەی لەگەڵ کردووە، پێی وایە ئەم گۆڕانکاریە خێراییە کاتیە و لەگەڵ ئاساییبوونەوەی دەوام و خستنەوە بازاڕی دۆلار لەلایەن بانکی ناوەندی بەهای دراوە ئەمریکیەکە دادەبەزێتەوە و وەکو ڕۆژانی پێش سەری ساڵی لێدێتەوە.